بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کارتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کەم دەکات و بەرپرسانی وەزارەتی کارەباش هۆشداری دەدەن لە خراپبوونی دۆخی کارەبا ئەگەر بێت و سوتەمەنی بۆ وێزەکانی بەرهەمێنانی کارەبا دابین نەکرێت. ساڵان لەگەڵ هاتنی وەرزی سەرما کاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە بۆ وێشەوە گرفت بۆ هاوڵاتیان دروست دەبێت. بە میواندارە ڕێگر لە بەڕێزان ئومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆڵی کارەبای هەرێمی کوردستان و فەیاق مستەفا ئەندامی لیژنەی وزە و سەرتاوە تووشەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. بۆ 10 کاتژمێر کەم دەبێتەوە و بەرپرسانی وەزارەتی کارەباش هۆشداری ئەدەن لە خراپتربوونی دۆخی کارەبای نیشتیمانی ئەگەر سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا دابین نەکرێت. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما کاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە و بە جۆرێک لە سەرەتای ئەم مانگەوە پێدانی کارەبای نیشتیمانی لە 16 کاتژمێرەوە کەمی کردووە بۆ 10 کاتژمێر. بەرپرسانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمیش هۆشداری ئەدەن لە ئەگەری خراپتربوونی دۆخی کارەبا بەهۆی دابین نەکردنی سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا و دابین نەکردنی بودجە بۆ کڕینی پێداویستی و مەحاویلە بۆ گەنجینەکان. لەلایەکی ترەوە بەهۆی دابین نەکردنی نەوتیسپی لەلایەن حکوومەتی هەرێم بۆ هاوڵاتیان فشارێکی زۆر لەسەر کارەبا دروست بووە. هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە کارەبا لە بری سوتەمەنی بەکارهێنن. ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە 5,000 مێگاوات کارەبا هەیە و توانای بەرهەمێنانی کارەباش نزیکەی 3,000 مێگاواتە، واتە 2,000 مێگاوات کەمترە لە خواستی دانیشتوانی هەرێمی کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی سەختدا ژیان بەڕێیەکەن و سەرهەڵدانی قەیرانی کارەباش بارگرانی سەر هاوڵاتیان زیاد دەکات. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم شکستی هێناوە لە دابینکردنی کارەبای بەردەوام. کێشەی کەمی کارەباش تەنها بۆ هاوڵاتیانە و دەسەڵاتدارانی هەرێم کارەبای 24 کاتژمێریان هەیە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاگومێت ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، هۆکاری کەمبوونەوەی پێدانی کاتەکانی کارەبای نیشتیمانی بۆچی دەگەڕێت؟ بەڵێ زۆر سپاس. دیارە ئەمە یەکەم چاوپێکەوتن و یەکەم بەرنامەیە ئەمە قسە لەسەر کاتەکانی کەمبوونەوەی کاتەکانی بوونی کارەبا بە تایبەتی لە وەرزیستانە بکەین. شتێکی معلومە لە وەرزیستانە ساڵانە ئێمە کە خواست بێشومار زیادەکە، ینی بە شێوەیەشی نائاسایی کە بەوەش دلیلە لەسەرەوەی کە کارەبا بەکاردێ بۆ جۆرێکی تر لە وزەکە وەزیفەی ئەو نییە. دیارە ئەم بەکارهێنانش کۆمەڵێک هۆکاری هەیە، هۆکارێکی ئەتوانی بڵێن مێژوویشی هەیە لە مەنتەقەی ئێمەیان لە عێراق بەعام ساڵی نەوەتەکانەوە بەڕاستی کارەبا بە شێوەیەکی دائیم بەکار هاتووە بۆ خۆگەرمکردنەوە یا بۆ ئامێرەکانی گەرمکردنەوە، بەو دلیلەی کە ئەو ئامێرە کارەباییانەی کە گەرمکەرەوە بوون لە هیتەر و لە ژیزەر و لە هەموو ئەو شتانەی تر بە دائیمی هاتوۆتە ئەم وڵاتەوە. ئەمە وای کردووە کە جۆرێک لە کللتوری دروست کردووە، یا با بڵین دەرفەتی نەداوە لەوەی کە خەڵک ڕابێ لەسەر بەکارهێنانی جۆرێکی تر لە وزە کە با بڵین نەوتیسپیە یا جۆرەکانی گەرمکردنەوە یا ئەو سیستمی کە لە دنیای پێشکەوتووە هەیە کە ئاو گەرمەکە و تەوزیعەکە بەسەر ماڵەکان هەروکو ئاوی خواردنەوە کە چۆن ئەچێتە هەموو ماڵەکەەوە. بەڵام ئەوە زیاتر پەیوەندی بە حکوومەتەوەنی بۆ نمونە سیستەمی ئاوەکەوەی کە بەڕێزت دەڵێ لە وڵاتانی پێشکەوتوو بۆ نمونە ئاو دەچێتە ماڵانەوە. ئێستا بۆ نمونەوتی سپیژ نییە، هاوڵاتیەر بە ناچاری پەنا بۆ کارەبا دەبێت. بەدڵنیاییەوە من ویستم ینی بەڕاستی زۆر بە شێوەیەکی زانستی قسە لەسەر شتەکە بکەم کە ینی ڕێگوڕیشە ئەسڵەکە چۆن نییە. تاوان لە دواییە ئەمە ڕاز نەکراوەتەوە، ینی ئەمە شتێکە پێ ئەوتێت تۆ بێ بەسەر هەموو وڵاتێک
خاڵە لاوازەکانی خۆی بزانێ بەڕاستی ئێمە ساڵانە هەموو پارەیە لە کارەبای خەرج کراوە ینی لەناو ینی بوونەی تحتی کارەبا پارەی ئەبلاغی بۆ خەرج کراوە ینی بچووکترین پرۆژەی کارەبا کە وێزگەیەکی سیوتەکەیبی بێ یان وێزگەیەکی 132 بێ لەما بینی 15 بۆ 35 میلیۆن دلاری تێشووە ینی ئەوە وێزگەیەکە لە مۆقعەکە هێڵێکی 132 چەندین میلیۆن دلاری تێشوە پرۆژەکانی کارەبا هەمووی پرۆژە ئەبلاغن بۆ ئەوەی کە تۆ ئەم بوونەی تەحتەی وەزارەتی کارەبا کە دروست بووە بیگەێنی بە قۆناغێک بۆ ساڵانە پێ ئەو ماسەرپلانەی کە وەزارەتی کارەبا هەیە بۆ کاری تیاکراوە پارەی زۆر گەوری تا خەرجکراوە بەداخەوە ئەم تۆڕە دائیمەن جگە لەو کە نەیتوانیوە 24 کاتژمێر کارەبا بگەێنێ بە هاوڵاتی لە وەرزی زستانە یعنی با بڵێن بە شێوە معادلەکەی لە هەمان کاتا زەرروزیان زۆر بم تۆڕە گەیشتووە چونکم ئەو وزەیە کە ئەو جۆرەی وزە کە پەستان بووە لەسەر وزەی کارەبا و با بڵێن دەبوو کە ئەسڵی وزەکە خۆی بەکاربێنی سەربارەوەی کە کاتەکانی بوونی کارەبای کەم کردوێتەوە لە هەمان کاتە زەرروزیانی بە سیستمەکە گەیاندووە لە سووتانی بە حەویلە لە بچڕانی هێڵ لە کەسی بەکارهێنەری کارەباوە لە تۆڕی لۆتێنشنەوە لە ئەو تۆڕی کە پێڵن تۆڕی ماڵان لە محەویلەیەکی یانزەکەی پێوە هەتاوەکو وێزگەکانی بەرهەمهێنان. بەڵێ زۆر باشە بەڕێز باس لەوە کە خوازە سەر کارەبا لە وەرزی زستاندا زیاتر لە وەرزی هاوین بۆنم ئێستا بەعام کوردستان لە وەرزی هاویندا پێویستی بە چەند مێگاواتە لە وەرزی زستاندا پێویستی بە چەندەوە توانای بەرهەمهێنانی ئێوە وەزارەتی کارەبا من بۆ ئەوەی کە ینی زۆر بە داتا قسە بکەین من شتێک بۆ جەنابێ ڕوونەکەمەوە یعنی بالضبط 3 هەفتە لەمەوە پێش ئەگەر ناڵێم زووتریش یعنی توانین بڵێن 16 هەفتە ڕۆژ لەمەوە پێش هەرێمی کوردستان بە 1200 مێگاوات فول بووە معقولە ئێستا بە 3000 مێگاوات 10 ساعات کارەبا نتوانی بی یعنی تۆ مزاعفی بەرهەمەکەت نەیتوانیوە کاتەکانی بوونی کارەبا وەکو خۆی بهێڵێتەوە چی جای ئەوەی کە ئێستا داشبەرزیوە بۆ 12 ساعت کارەبا ئەمە یعنی لە هیچ شوێنێکی دنیا شتیوان نییە شتەکە کەمی کارەباکە یان زۆر بەکارهێنانەکە کامیان نییە ئەمە مۆزوعەکە وازەحە ینی کارەبا بەکاریە بۆ خۆ گەرمکردنەوە بۆ وەسیلەکانی خۆ گەرمکردنەوە ئەنی ئەو پەستانە زۆری کە ئەکرێتە سەر کارەبا هەر هەمان ستاپ بووە هەمان موئەسەسەیە هەمان بارودۆخی با بڵێن تەکنیشی و ئابووری و شتەکانی ترە بەڵام کاتێکەوێتە سەر زستان بەم شێوە مفرتە دیمان سەرەکەوێ کە ڕەنگە ینی شتیوان نییە ینی لە دنیا شتیوان نییە یعنی ئەو پێشتر بە 1200 مێگاوات 24 کاتژمێرتان بەڵێت 20 ڕۆژەمەوە پێش ئێمە یەکەکانمان دائەگرت ئەوەندە کە هەموو هاونیشتیمانیان هەموو فیدەرەکان هەموو خەڵک فول ئەبوو یەکەکانمان دائەگرت تاوان لە ڕۆژە سەرەکەوتەوە یعنی فەرق هەیە لە بینی شەو و ڕۆژی ئێمەشە یعنی ئەگەر سەیری لۆتکەردی وڵاتێکی پێشکەوتوو بکەی سیرەکەی لۆتکەربەکەی سابتە ینی زۆری وەکڵێ ئەو فلاکچویشن تەزەبجوبەی کە لە لۆدا هەیە زۆر کەمە لای ئێمە شەو و ڕۆژ فەرقی هەیە و مەوسم بۆ مەوسم فەرق زۆر باشە زۆر بە کورتی ئێستا لە وەرزی زستان پێویستی بە چەند دارێ بکات چەند مێگابای ئێمە ساڵی پارگەیشتینە 5500 مێگاوات بەرزترین خوارد خوێندنەوەی ئێمە ئەم ساڵ بۆ مانگی دیسەمبەر بۆ مانگی 12 کە لە بەردەممانایە کە بپێ ئەو ئامارانی کە هەیە ئەوەی کەشوهەوا ئەگەر پلەکانی گەرما بە شێوەیەکی زۆر وکۆڵێ بەرچاو دابەزن ڕەنگە بگەینە 6500 مێگاوات خواست. سپاس دەکەم کاک جەنابشت بە خێر بێ ڕای بەڕێزت چیە لەسەر مەسەلەی کێشەی کارەبا و بەردەوامی کێشەی کارەبا و کاریگەریەکانی لەسەر هاوڵاتیان؟ بەڵێ دیارە و کێشەی کارەبا ئەمە پێشتر بێ وەسفێکی تەواوی کێشەکە بکەین بۆی بتوانین سەر لەسەر کێشە و گیر و گرفت و هۆکارەکانیشی بکەین. دیارە ئەم کێشەیە کە بە بەردەوامی هەیە ینی ئەوە نییە مەسەرەن زۆر جار باز لەوە دەکرێت بەڵێ سەر هەڵدەداتەوە کێشەکە نەخێر بە بەردەوامی هەیە خۆی ئەگەر
بێتە سەرەوەی ئەوە بە چارەسەری کێشەکە هەژمار بکەین کە لە وەرزێک کە سەرمانە یا لە وەرزەدا کە گەرمانە کە دەتوانێت بڕی تەواوی کارەبای نیشتیمانی واتە بۆ 24 کات ژمێر بۆ هاوڵاتی دابین بکرێ ئەوە مەسەلەکە ئەوە نییە کە کێشەکە بە تەواوی چارەسەر بوو بێەوە کارەبای تەواو بۆ چۆنەڵی لە بڕی بەرهەمێناندا بە تەواوی گەیشتێتە ئاستی بەکارهێنان نا ئەوە لەو کاتەدا بڕی بەکارهێنانەدا دەبەزێ یعنی ئەمە چۆنەڵی چالاکیەکی لایەنی پەیوەندیدار یان ئەوەی کە پێی دەڵێن پرۆسی حکومڕانی لە وڵاتەدا لایەنی پەیوەندیدار لەو پرۆسەیەدا نییە کە مەسەر لەو کاتەدا کارەبا باش بکە نەخێرەوە چۆنەڵی چاکەی دابەزینی بەکارهێنانی کارەباکە دەگاتە ئاستا ئەومە یەک دووەم لەو خاڵەشدا یعنی ئەمە بە وەسبی کێشەکە وەکو خۆی کێشەی کارەبا ئەگەر دیوێکیان نەبوونی کارەبا یان کەمبوونی کارەبا بێ بۆ هاوڵاتی بەڵام دیوەکەی تری ئەو خەرجێ زۆرەیە کە لەو کارەبا نوقسانشدا لە پشتەوە خەرجێکی زۆر دەڕۆکە لە داهاتی خەڵکە یعنی ئە لە وەرزەدا کە هاوڵاتێک 24 کات ژمێریش کارەبای هەیە لە وەرزەدا کە سەرمانە و گەرمانیە لەلایەکەوە لە بەرهەمهێنانی ئەو کارەبایدا خەرجێکی زۆر بە زیادە خەرجی ینی بە پێیەوەی کە بەگە بەراوردی بکەیت لەگەڵ لایەنە زانستیەکەی دەکرا مەسەلەن یەک لەسەر حوتی ئەو خەرجێ بکرایەوە بەینێ ئەو کارەبە کەواتە ئێمە بە هاوڵاتی بەدەست دوو گرفتەوە بە دوو کێشە دەناڕێنێ لە کێشەی کارەبا لایەکیان نەبوون و کەمی کارەبا لایەکیان داهاتێکی زۆر کە قوتی هەمان خەڵکە لە پشتەوە بۆ کارەبا دەڕەوە لە پشتەوە بازرگانیەک بەو داهاتی خەڵکەوە دەکرێت کەوات ئەمە ئەسڵی کێشەکەیە چۆن بازرگانێکە پەیوەندی بە گرێبەستەکانی وەزارەتی کارەباوەیە بەڵێ ئەگەر بەوردی دابەزینە سەرەوەی مەدیمە زۆر جار باسمان کردو دیسانە دەبینەوە سەرەوەی کە ئەم زیادە خەرجیانە چییە ئەم زیادە خەرجیانە ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا گەر چەند وێزگەیەکی سەرەکی وێزگە غازیەکان تەنها ئەوە حساب بکەین دەرچیز بکەینە سەر ئەوە ئیش پێکردنەکان لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی ئابوووریەکەیەوە و هەم لە ڕووی پاراستنی ژینگەوە و هەم لە ڕووی کەم خەرجی چاکسازی وێزگەکانی بەرەمێنان ئەمانە بە غازی سروشتی کاری پێ دەکرێن تۆگە لە ڕووی خەرجی و تێچوون و لە ڕووی ئابوووریەکەەوە ئەگەر تەنها لە ڕووی تێچوونەکەەوە سەیری بکەی 4 سنت نزیک 4 سنت کەمتریش بە غازی سروشتی بەڵام لەو لاوەکە بە گازۆڵ ئیشی پێ دەکرێت نزیکەی 28 بۆ 30 سنت سەیری چەند بەرابەرە ئەمە لەوانەیە هاوڵاتی ئەگەر گوێی لەم سنتا بێ زۆر چۆنەڵی بە کەمی بزانێ بەڵام ئەمە ئەگەر لە حسابی کارەبادا حسابیکەی مانگانە 100 ملیۆن دۆلارە و ساڵانە بە چەند ملیارد دۆلارێکە ئێمە کاتی خۆی لە راپۆرتی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان هەموو ئەو خەرجیانەمان بە وردی کە لە لیژنەکە و دۆسیار بە مەسپاردبوو راپۆرتێکی ورد چۆنەڵێ هەموو خەرجیانە و هەمومان خستی بۆ ڕوو ئەوەی کە بەشێک دەڵێن مەسەلەن خراپی دۆخی کارەبا پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەیە بەڵام من زۆر جارەوە پێچەوانەکەی خستوەتە ڕوو بە پێچەوانەوە قەیرانی دارایی هۆکارێکی سەرەکی قەیرانی داراییەکە ئەو زیادە خەرجیانەیە لە کارەبادەکە کراوە من کۆمەڵە داتام لەلا هەیە ئەوەی کە لە سەرەتایی هاتنە ناوەوەی کەرتی تایبەت بۆ سیستمی کارەبای هەرێمی کوردستان تەنها کۆمپانیای ماز گلۆباڵ ئەوەی کە وەبەرهێنەرەکەی بەڕێز ئەحمەدی ئیسماعیل یعنی سێ وێزگەی غازیمان هەیە لەو کاتەوە کە داخل بوون تا دەکاتە ساڵی 2015 این 2016 لەگەڵ حساب نەکردووە ئەو داتانی کە بۆم هاتووە یعنی بەراوردێکی ئەو زیادە خەرجیەم کردووە زیاترە لە 8 ملیارد دۆلار لە ماوەی ئەو 6 ساڵەدا زیاتر لە 8 ملیارد دۆلار زیادە خەرجی نەک خەرجی لە کارەبادا بەکامل یعنی ئەوەی زیادە خەرجی لێکراوە یعنی ئەگەر بە شێوەی بەرنامە بۆدا ڕێژکراوە یعنی ئەگەر بە شێوەیەک بە فعلی ئەو ڕوئیایی کە لە پشتی دابینکردنی خزمەتگوزاری کارەباوەیە فعلا ڕوئیای حکومڕانی بێ فعلا ڕوئیایەک بێ بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگا ئەو 8 ملیارە بە هەدەر نەدەدرا و لە پشتەوە بازرگانی پێوەکراوە ئەو 8 ملیارد دۆلارە ئەوە چۆتە چۆن ئەڵێ لێرەدا دەگەینە ئەو ئەنجامێکە کارەبا پێش ئەوەی مەسەلەن ئەو نیەتی کە لە پشتیەوە بێ دابینکردنی خزمەتگوزاریەک بێ بۆ هاوڵاتی ئەگەر سەدادەی ئەوە بوو بێ سەدانەوەتەکەی ئەوە بۆ کە کراوە بە ئامرازێک بۆ گواستنەوەی داهاتی گشتی و سەرۆت و سامانی گشتی لە قاسەی حکوومەتەوە بۆ قاسەی حیزب لە ڕێگەی کۆمپانیەکانی حیزبەوە ینی ئەخ پێویست بە وەزارەتی کارەبا یان پێویست بە سەروی وەزارەتی کارەبا ئەمە لە وەزارەتی کارەبا گەورەتری ئەمە ئەگەر بین هەموو ئەو ئیمکانیەتانە مەسەلەن ئێمە دیارە دوای چارەکە سەدەیەک لەو پرۆسەیە کە پێی دەکوتری حکومڕانی بین تەنها لە دۆخی کارەباوە مەسەلەن هەڵسەنگاندنێک
بۆ حکومڕانی بکەین کە ناوینراوە حکومڕانی تەنها لە بواری کارەبادا ئێمەگەینەوە ئەنجامی کامە بە تەواوی شکستی خواردووە باوازە سێکتەرەکانی تر بینین هەموو سێکتەرەکانی ترمان لە بەرچاوە هیچ سێکتەرێک وەزعی لە کارەبا باشتر نیە بەڵام ئێمە ئێستا باسی کارەبا دەکەین تەنها لەو ڕۆوە ئێمە دەگەینە ئەو نەتیجەی کە ئەمەی کە ناوینراوە پرۆسەی حکومڕانی بەڵە شکستی خواردووە ئەوەی کە پەیوەستە بەوەوە ئێمە بین ئیمکانێتەکان بخینە بەردەست لە ڕووی ئیمکانێتی مادی و معنەوەەوە خۆمان زۆر باشە زانین ئەم وڵاتە لە ڕووی مادیەوە لە ماوەی ئەو چەند ساڵەدا زیاتر لە 100 میلیارد دلار هاتوتە ئەم وڵاتەوە بەدەر لە داهاتی ناوخۆ کە 20 میلیارد دلار بوو ئەمە یەک دووەم لە ڕووی ئیمکانێتی معنەویەوە لە لووتکەی ئەو وەزارەتی کارەبایە وەرە خوارەوە تا دەکاتە دوا فەرمانگا پڕیەتی لە توانە پڕێتی لە دڵسۆزی پڕێتی لە خەڵکانێک کە بە فیعلی ئەگەر بڕیار بەدەست ئەگەر دەسەڵاتیان هەبێ دەتوانن کارەبا لە ماوەیەکی زۆر کەمدا زۆر بە باشی چاک بکەن و هەم ئەو خەرجانە کەم بکەنەوە وام هاوڵاتیش لە بڕی کارەبای پێویست بەهرەمەند بێ. سوپاس دەکەم کاگومێت سەبارەت بەوەی کە ئێستا کارەباکە کەم بۆ تۆ ینی پەیوەندی بەوەیە کە پەیوەندی بەچیەوە بە زیاتر بەکارهێنانی هاوڵاتی یاخ پەیوەندی بەوەش کە ئێوە وەکو بەرپرسانی وەزارەتی کارە مەسەلەن گرفتی ئەوەتانەیە کە سوتەمەنیتان بۆ دابین ناگرینجە سوتەمەنی کە لەلایەن کام وەزارەتەوە پێویستە بۆ وێزگەکانی کارەبا دابین بکرێت. من لە پێشەوە باسم کرد کە ینی خواستەکە بە شێوەیەکی نائاسایی لە وەرزستانە سەرەکەی نەک ئێستا لە پێش قەیرانەکەش هەروە بووە بەڵام ئەوەی کە ئێستا زۆر پێمانەوە دیارە مۆزوعەکە ئەوەیە لە بەرامبەری قەیرانەکە دوو فاکتەری دوو کاریگەری گەورەی کردووە کە بەیەکەوە ئەم دوو فاکتەرە کۆ بنەوە جووتەکێک دروستەکەن کە ئەوکۆڵێ سیستمی کارەبا بە ئادایان ینی خاتەژێ فشارێکی گەورەوە یەکییانەوەیە قەیرانەکە لەسەر حکوومەت لەسەر وزارەتی کارەبا ئەوەیە کە تۆ پارەت نییە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ دابینکردنی تەواوی پێداویستەکان لە موادی یەدەک لە گەنجینەکانە بۆ سوودانی مەحاویلەیە بۆ هەر پێداویستێکی ترکە لە سیستمەکە زەرەر بێنێ یا پێویستی بە چاکسازی هەبێ جێبەجێ بکرێت لە بەرامبەریشا قەیرانەکەش لەسەر هاوڵاتی کە هاوڵاتی وەکو جاران ناتوانێت بەسەرەن سوتەمەنی بکڕێ بۆیە بە ناچاری جارێکی پرسانەکەێتەوە سەر کارەبا یەک حاڵەتی فەنی هەیە حەزەکەم ئیشارەتی پێ بدەم کاتەکانی بوونی کارەبا کەمە بنەوە وە کاتێکیش کە خەڵک تەواوی پێداویستەکانی بە کارەبا پڕکاتەوە خواستەکە جارێکی تر دووجارە ئەبێتەوە لەسەری واتە لەو فترەکەمەی کە کارەبا هەیە هاونیشتیمانیان تەواوی ئامێر و پێداویستە کارەبایەکانیان ئەخەنەگەڕ لەو کاتەیە خواستێکی نائاسایی سەرەکەوێ کە بە شێوەیەشی وە مەحاویلە سووتانی لێکەوێتەوە پچڕی لە کاتەکانی بوونی کارەبایە لەو فترەکەمەشا کە هەبێ دروستە بێ بۆیە ئەوەیە کە ئێستا قەیرانەکە دووسەرەیە هەم لەسەر حکوومەت کە ناتوانێت ئەو پێداویستانەی کە لە ئیشکاری چاکسازی و لە توانای بەرهەمیش توانای بەرهەم چییە؟ جەناب تەزانی کە ئێمە بە هۆکارەکانی سوتەمەنی بەشتە چاوەکانی سوتەمەنی ئەتوانین زۆر باش ئێستا ئەگەر ئێوە وەکو وەزارەتی کارەبایانی بەرپرسانی سوتەمەنیتان بۆ دابین کە حکوومەت ینی سوتەمەنێکە لایەنکیەوە دابین ئەگەر دابین کە کێشەی کارەبا نابێت ینی پێویستان بە بڕێکی زۆر سوتەمەنی هەیە بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا بالمناسبە ئێمە لە سەرەتای ئەم ساڵە ینی ئەم مانگەیە بڵین بۆ زستانی ئەم ساڵ پلان و خوێندنەوەی خۆمان گیانەتە سەر و خۆمان و بە دەوری جەنابی بریکاری وەزیر و جەنابی وەزیر گەیانیانتە ئەنجومەنی وەزیران کە زستانێکی سەختە وەکو پلەکانی گەرما ئەوە بارودۆخی توانای بەرهەمە ئەمبارەکانمان سوتەمەنیتیان نییە پارەمان نییە بۆ ئەو یەدەگ و پێداویستیانی کە لە ئیشکاری چاکسازیە بەکاردێ هەموو ئەمانە گەێنراوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی دارایی وەزارەتی کارەبا هەر چواری بەیەکەوە لەسەر خەتن و ئێستا لە بداوەلەیان و لە هەوڵان کە باشترین شت بکەن ینی باشترین ئەوەی کە ممکن بێ بکرێ لانی کەمە ویستان تێپەڕێنی و ئێمە چاوەڕێەکەین بەڵ ینی پێویستی بە بڕۆپارێکی زۆر هەیە چەندە مەبلەغەکە ئێوە پێویستان پێبێ بۆ مەسەلەیەوەی کارەبا مەسەر لانی کەم بتوانن 15-16 کاتژمێر بدەن بە هاوڵاتیان پێویستان بە چەند ڕەپارێ ئێمە بەس بۆ کارپێکردنی یەکە بۆ یەک ڕۆژ پێویستمان بە 850,000 لیترە واتە
لە مانگێکا 25 میلیۆن لیتر ئەم 25 میلیۆن لیترە بایی 10 میلیۆن دلارە بەلایەنی کەمەوە ئەمە بەس بۆ یەکێکە و بۆ مانگێک ئەم یەکێکەیە 125 مێگاوات دەهاتێ تۆ بۆ ئەوەی کە توانای بەرهەمەکە سەرخەی بۆ ئەو کاتێک کە جرام باسی ئەەکەی ئەچێتە لە حدودی بۆ ئەم زستانە ئەچێتە سەر 300 میلیۆن دلار. بەڵێ هۆکارەکەی چیە و تێچوونەیەنی پەیوەندی بە شێوازی وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا لە کوردستان لە وڵاتانی تریش کارەبا ئەوەندە تێچوونی هەیە؟ ئێمە شتێکی معلومە ینی لە ساڵ 2010 کە دەستکرا بە یەکەم هەنگاوی بیناکردنی وێزگەکانی بەرهەمێنان لە ڕێگەیەوە بەرهێنەوە ئەم وێزگانە دوو ئۆپشن بووە واتە بە دوو جۆر لە سوتەمەنی کاری کردووە جۆرێکیان غاز بووە ئەویتریان گازوایل بووە لەبەرەوەی کە پرۆسەی غازەکە لە کۆرمۆر وکۆڵێ بە قۆناغ و بە ماوەیشی بڵین دیاریکرای خۆیان کە پێی ستانداردا بەرهەمە هات بۆیە ڕاستەوخۆ بە گازوایل ئیش پێکرا بە خاتری ئەوەی هەرچی زووە تۆ مێگاواتە داخلی سیستمە بکەیت و بێ بە هاونیشتمانەکانی خۆن بەڕاستی و کاتە ئێمە تەنیا 200 مێگاواتمان لە عێراقەوە هەبوو دوکان دەربەندیخانیش بە پێی مەناسیبی ئاو خۆ نەمانتوانی ئێمە لە هەموو وەرزێکە کاری پێ بکەین تەنیا لە وەرزی هاوینە ئەمانتوانی لە زستان خەزمانەکرد و لە هاوین کارمان پێکرد وەکو چۆن ئەڵێ ینی شتی تاارێ ینی و من بەڕاستی ئەتوانم بڵێم وەکو فکرە یا وەکو با بڵێن هەنگاو یا ئەو کاتێک کە بۆ خۆناغی خۆی علاجێکی زۆر خێرا سەری ئەو چاک بوو بەڵام ئەوەی کە بەداخەوەی کە خۆناکان وەکو خۆی نەڕۆن هەرچی زووە مەسەن تاواوکردنی ئەو بڕە غازەیە کە بۆ تەواوی یەکەکان ئەبوو تەواو بێ کە لە کاتی خۆیان تەواو نەبوو ئەوە وای کرد کە تۆش لەگەڵ یاساڵان دیماندەکە و سەرەکە و خواستەکە و سەرەکە و بۆ ئەوەی کە تەختەی خواستەکە بکەی دەبوو ئەو یەکانی کە بە غازی سروشتی غازی سروشتەکە بەشیان ناکاو ماونێتەوە بە گازوایل کاری بکەیت کەواتە زۆر بکوتی کاگومی ئێستا پەیوەندی بێ ئەو کێشەکەم بوونەوە پەیوەندی بێ کە سوتەمەنتان بۆ دابین نەکرێت لەگەڵ ئەوش کە پارەتان نییە وەکو وەزارەت ئێمە وەکو بۆ جەنابتم باس کرد ئەگە لەبیر نەچێت سوتەمەنەکەشە بە پارەیە ینی کاتێککە تۆ ئەڵێ قەیران خۆ بە حکوومەت ئەڵێ حکوومەت ئەڵێ کاکە بۆ جەنابتم باس کرد یەکە 10 میلیۆن دلارەیە بۆ مانگێک وەلای کەمەوە ینی ئەڵێ 10 میلیۆن دلار ینی ڕقەمێکە لەم قەیرانەیە بەڵێ یعنی ئێستا کێشەکە لەسەر مۆزوعی پارەیە دوجار هەموو مۆزوعەکە پارەیە ینی زۆر باشە کاک بەڕێز هاوڕە لەسەرەوەی کە تێچوونی کارەبا لە کوردستان شێوازی بەرهەمێنانی زۆرە ینی لە وڵاتانی تریش ئەم شێوازە لە بەرهەمێنانی کارەبا یعنی تێچووەکەی زۆر بێت ڕوو بەرهەمێنانەوە نا من بکارم بە وڵاتێک نییەکە مەسەلەن ئیمکانێتەکەی هەروە بێ مەسەلەن سەرچاوی وزەی سەرەتاییەکە بەس گازۆیلی دەست پێوێ ئەگەر لەو کاتەشە بتوانێت غازی سروشتی لە دەرەوە بکڕێ لە دەرەوە هیندیکا چۆنەڵی هاوردەی بکە بێنی ئیش بە وێزگەکانی بکە هێشتا هەر قازانجێتی و زۆری بۆ دەمێنێتەوە لە هیچ شوێنێکی دنیادا ئەمە نییە دیارە ئەو تێچوونە زۆرە ئێمە بەبێ بەڵگە قسە لەو بابەتەدا ناکەین ئێمە زۆر دۆکومنت و زۆر بەڵگەمان لەو بابەتە خستوەتە ڕوو هەرەوەی کە ئەو گرێبەستانەی کە دوور لە چاوی دەستگا چاودێریەکان بە پەرلەمانیش و بە دیوانی چاودێری داراییشەوە و دوور لە هەر بنەمایەکی ڕەچاوکردنی هەر بنەمایەکی ڕکابەری و شەفافیت هەموو ئەو گرێبەستانەمان بینیوە کە بۆ کۆمپانیا و بۆ کەسانی وهمی کراوەوە چۆن دەڵێ بە ملیۆنان دۆلار لەسەر حسابی ئەو خەڵکانی کە لە تاریکی شە و بە سەرما و لە هاویناندا لە گەرمایە دانیشتون گیرپانەکانی خۆیانیان پڕکرد ئێمە هەموو ئەوانەمان بینیوە ئێمە زۆر باش دەزانین هەرێمی کوردستان ینی ئەو تێچوونەی کە باز دەکەین گۆڕینی ئیشپێکردنی وێزگەکانی بەرهەمێنانی یەکەکانی وێزگەکانی بەرهەمێنان لە گازوەلەوە بە غازی سروشتی ئێمە لە هەرێمی کوردستاندا جارە بزانین غازی سروشتیمان هەیە بە پێی ئەو دیراسانەی کە خودی حکوومەت خۆی کردوێتی وە کۆمپانیا بیانیەکان کردویانە 5 لەدای 7 تریلیۆن مەتر سێجا بڕی غازی سروشتێ لە هەرێمی کوردستاندا یعنی بۆ نەدەخامڵێنرێ کە دەکاتە سەداسی غازی هەموو جیهان کە 187 تریلیۆن مەتر سێجا ئەو غازەکەمان هەیە ئەمە یەک ئەوەی ترچی دەوێت پایبلاینە یعنی گواستنەوەی ئەو غازەیە لە ڕێگەی بۆریەوە
ئێمە بە هێڵی بۆری 176 کیلۆمترمان لە کۆرمۆرەوە هەیە لە کۆرمۆر کە دانەغاز لەوێکاری لێ دەکە و غازی سروشتی بەرهەم دێنێ بۆ هەولێر و سلێمانی و خورمەڵە هێڵێکی تری گواستنەوەمان هەیە 50 کیلۆمتر لە چێڵگەی سومێڵەوە کە بەرەو وێزگەی دوهۆگ ڕۆیشتووە کە لە 2013 ئەویشتەوە بووە یعنی ئێمە غازی سروشتیمان هەیە وەلەو لاشەوە بۆرەکەیمان هەیە بۆ گواستنەوە ئەیکەواتە عەجەباتەوە ئەگەر کارەبا بە غازی سروشتی بەرهەم بێنی بۆ هەر کیلۆوات ئەوەرێک 4 سنتی تێ بچێ ئەمە نەکەی بەڵام لەو لاوە بە گازۆیل نزیک 28 بۆ 30 سنتی تێ بچێ ئەمە بکەی ئەمە جگە لەو مەبەستی بازرگانیکردن لە پشتەوە هیچی تر نییە جا من حەزەکەم کۆمەڵێک چەند تێبینێکی تر ئیزافەکەم بۆ سەر قسەکانی کاگومێت دیارە کە باز لە بەکارهێنان دەکەین خودی کاگومێت خۆشی مەبەستی ئەوە نییە کە هاوڵاتی مەسەلەن کەمتر خەمە لە بەکارهێنانی کارەبادە نەخێر ئەمە دیارە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی کارەبای بەدەستەوەیە لایەنی پەیوەندیدار سیستمی کارەبایانی بەرهەمهێنان و بەکارهێنان با زۆر کورتی بکەینەوە واز لە گواستنەوەکە بێنین ینی حکوومەتی هەرێم پێویستە مەسەن ئەم بڕی بەرهەمهێنانە ڕاست بکاتەوە لەگەڵ بڕی بەکارهێنان مەسەلەکە هەر ئەوە نییە بەکارهێنان رامۆژ بکات چۆن بەکاردێک کێشەنێ لێرە هەر بەرهەم زیاد بکە خۆ ئەمەش لە زەرەری خەڵکە چونکە لەو لاوە 2000 پلانی استراتیژی ئەوەی کە پاڵپشتی ئابووری هەر وڵاتیەکە بەم شێوەیە ناڕوە ئەبێ لە هەردوو سەرەوە کۆنتترۆلی ئەوە بکەی کۆنتترۆلی بەکارهێنانەکە مەسەلەکە ئەوە نییە کە بڵێ زیادە مەسرفی هەیە لە بەکارهێنان لەلایەن هاوڵاتیەوە ئەگەر ئەمە سەدایەکی کێشەکە بێ سەدانەوەکەی تر ئەوەیە کە حکوومەت ئەوەی کە ناوی نراوە حکوومەت نەیتوانیوە کۆنتترۆلی بەکارهێنانەکە کە لە جۆری بەکارهێنانی ئەو وزەیە بەکارهێنانەکە چۆن ئێمە هەر لە وزەی کارەباش دەتوانین بە چەند جۆرێک ئەم وزەیە مەسەرەن 2000 هاوڵاتی یا خێزانێک پێویستی بە بڕێکی دیاریکراو لە وزەیە ئەم وزەیە ئەگەر پلانی استراتیژی و فعلەن لە چۆنەڵی ئەو حکومڕانی کە تێڕوانینەکەی بەڕێوەبردنی کۆمەلگا بێت دەبێت بە جۆرێک ئەم وزەیە بۆ هاوڵاتی دابینکە کە کەمترین تێچوونی هەبێ و بە کەمترین وزە بتوانێت پێویستیەکانیان پڕ بکاتەوە بە نمونە ینی بەکارهێنانی سپلێت لە وڵاتەدا ئەمە لە نەبوونی پلانە لە کەمتەر خەمی و لە بێباکی بەڕێوەبردنە لە وڵاتەدا بەکارهێنانی سپلیت ینی بڕەکارەباکی زۆر دەبا بەڕاستی ئەگەر لە جیاتی ئەوە بێ هەم بۆ هاوینان و هەم بۆ زستانان تەبرید و تەتویئەی مەرکەزی بەکار بێنێ بڕێکی زۆر لەو کارەبادا دەبەزێ من جاری باس بەکارهێنانی سوتەمەنەکە ناکەم تەنها لە کارەبادا خۆی بینایەکت بەرز کردوتەوە هەمووی جامخانە هەمووی شوشەیە ئەم بینایانە لە هاوینان نەفێنەگەکرێتەوە وەنە لە زستانان نەگەرمەکرێ آخر بۆ یانی ئەم پلانانە چۆن دەڵی پلانی وزە هەمە چەشنەیە پەیوەندی بە زۆر لایەنی ترەوە هەیە لە ناو پرۆسی حکومڕانیدا مەسا پەیوەندی بە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە هەیە ئەمانە دەبێت کە هەماهەنگیی تەواوی بە بۆی بتوانی پلانێکی دروست لە ڕووی وزەوە دابنی چونکە 2000 بیرمان نەچێ وزە بڕبڕی پشتی ئابووریشە لە وڵاتدا بەڵام هەموو ئەمانە نەکراوە من دەمەوێت سەرنجی تر بدەم ئەگەر بەشێک لە کێشە و جێروگرفتەکان ئێستا نەبوونی سوتەمەنی بێ سوتەمەنێکەش پارە نەبێ ئێستا پارە نەبێ لە بەردەستیاندا بەشێکی تری حکوومەت قەرزاری کۆمپانیەکانە 1 ملیار و 300 میلیۆن دلار قەرزاری کۆمپانیای ماس گلۆباڵە بەس تەنها کۆمپانیای ماس گلۆباڵ 1 ملیار و 300 میلیۆن دلاری لەسەر حکوومەتە بە هۆکاری ئەوە حەود وحدەیان سیانەی پێویستە ناتوانن سیانە بکەن لە بەروەی پارەیان نییە بەڵێ سوپاس دەکەم کاتی ناوبڕێک کاگومێت دواتر دەگەڕێم وڵای بەرزستان ئەبینەرانی بەرز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕین وڵاتن لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاگومێ دەگەر بڕێن و لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە ئەگەر وەڵامی و داواکاری نەدەوە کە بەڕێزوت داوەتان لە ئەنجومەنی وەزیران کردووە کە سوتەمەیتان بۆ دامیکە و پارەتان بۆ دامی کرد لە وەزارەتی داراییەوە دۆخی کارەبایانی بەرە و خراپتریش دەڕوات ئەگەر ئاوڕێ نەدرێتەوە شتێکی بەدیهیە ئێستا باوڵی تێکڕای پلەکان گەرما دیارەکە چەندە ئەگەر دابەزیە بۆ سفر و بۆ خوار سفر بۆ تۆ توانای بەرهەمەکەت هەر ئەوەی کە ئێستا هەیە ئەوە بێ بەدڵنییا کاتەکانی بوونی کارەباکەم تربنەوە بەڵ ئەی تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی ئێوێ نەداتەوە تام وڵی بە چاوەڕێن چکومەوان بەڕاستی لەبەری کە ناڵە بقەیرانە ینی بەسەن تۆ بەعامیش هەرێمەکە خۆی هەموو لە قەیرانایە لەوێ مەسەرەن پارێ ببڕی سوتەمەنی کە لای وەزارەتی سامانە سروشتیەکان نییە ینی ئەو ڕاستە خۆ پێتام دەت یاخود ئەو سوتەمانی بکردرێ ئەوە کە ئێمە ئاگامان لێبێ ئەوان دەیکڕن ینیەوە نییە بڕێ وەڵام بەسەر وەزارەتی سامانە سروشتەکان خۆیان ئەو سوتەمەنیان هەیە چون جەناب تزانی گازوایلەکە دەکڕێ لە کوردستان بەرهەم نایە ینی ئێستا بۆ بەشێکی لەناو پاڵەگەینەکانی بەڕاستی من زۆر بە دەقیقی نازانم چەندە ڕەنگە ئەوانەی کە مختصن لە مەجالەکە بزانن بەڵام لەبەری کە کەمیاتەکانی گەورەیە ئەوەی کە ئێمە جاران ئەگامان لێ بکە گرفتمان بۆ دروستە بوو زۆر جا لە دەرەوە بە شاکلی هاتن و کڕین وانەی بۆ دروستە بوو بۆ ئازانین کە لە دەرەوە ئەکردرانی ناوخۆ توانایی تەختەی ئەو زۆر باشە ئێستا و ئەوەی کە ئێستا مەسەلان دێک پارێزگە مەسەلان کاتژمێرەکان بۆتە دەکات ژمێرێنی پێدان 11 دەکاتژمێر ینی بۆ عامی کوردستانی یاخود تایبەتە بە ناوچەیەک یاخود لە سەر جەم کوردستان گرفتە هەیە وڵی بەدڵنیاییەوە بە عامی کوردستان نەکا بۆ لە ئێستا ئێمە بمان نەمانێ ناوچە ساردەکان زیاتر زووترش نەژە کاریگەری با بڵین کەمبوونەوەکە ینی لە کام پارێزگە ساترە لە چاو ئێستا تقریبا بە پێی ئاخرین دهۆک لە هەمووی ساتر بووە لە ماوە ڕابردوو بە بۆنی ئەم مەوجێ سەرمایەشەوە سلێمانیشی گرتەوە و بە دوای بەدەرەجێ دوای ئەوە هەولەر زۆر باشە ئەی سەبارەت بە مەسەلەی دابینەکردنی سوتەمەنی و نەوتی سپی بۆ ماڵان ئەمە گرفتەیەکی بۆ ئێوە کۆزارەتی کارەبا دروست کرد داواتان لە حکوومەت نەکردووە کە ئەم کێشەیە چارەسەرکە بۆی کارەبایەکە ژۆندە فشار لەسەر دروست نەبێت ئەزانی ئێمە بەسەرکە داواکانی خۆمانە گەین لە سەرۆکاتی ئەنجومەن سەرۆکاتی ئەنجومەن دوجار ئەو سەرۆکایەتە حکوومەتە ئێمە مەسەن بەشێکی لە حکوومەت وەزارەتی تر ینی هەرێکە لە ئێمە گرفتێکی هەبێ دوجار حکوومەت گرفتی هەیە ینی وەکوڵێ معاناتەکە معاناتی یەک معاناتە بەڵام ئەوەندەی بە پرسیارەتی ئێمە بێ لە چوارچێوەی با بڵێن مەطالیبی خۆمان نابێ و بریتی بێ لە پێداویستەکانمان بۆ جێبەجێکردن و ڕایکردنی کارەکانمان ئێمە و کۆڵێگەیان دوومانە نووسیومان داوەتان کردووە کە نەوت دابین بکرێت بە دڵنیایی وتومانە ئەمە یەکێکە لە فاکتەرەکانیانی بۆی کە لانی کەمی ئەم ریستانە تێپەڕێنین و ئومێد دەکەن کە قەیرانەکەش ینی لەگەڵ یا کەم بێتەوە یا کۆتایی پێبێ وا باشەکە بۆی پەستان نەکەوێتە سەر کارەبا خەڵک تەمەنی هەبێ ینی ئەو نەوتی سپی بە دڵنیاییشەوە تۆ کە نەوتی سپی ئەی بە خەڵک هەر هەمان ئەو قسەیەتە پێشەوە کە مەوزوعەکە پێویستی بە پارەیە یانی جایترەوە مەسەن حکوومەت ئەو جەدوای اقتصادی بێ لێک باتەوە مەسەن بۆ خۆیان کاڵم ئەم وەزارەتی ئێمە و سامانە سروشتەکان و دارایی لەگەڵ ئەنجومەن لەسەر خەتن بۆ مەوزوعە و بکۆڵێ جددیشە ینی بە یەکۆ دانیشتوون ئەموو ڕۆژێک مەسەن کۆبوونەوەی و نوێنەری ئێمە ئەڕاتەوەوانە دیارە بۆ ئەوەیە کە دراسی ئەوە بکرێ
کە چی بکرێ مەسەن بۆ نمونە دەوانەیە وەزارەتێکی تر هەبێ لەی ببڕن بڵێن لەوەی کە ئێستا ئەمە زەڕورەیە زۆر بەڵام ئێمە جوارجارە ینی وەکۆڵێ خۆمان ئەوە کە پێویستمانە ئەیڵێن زۆر باشە وەکو بەرپرسان ئێوە وەزارەتی کارەبایانی ئێستا بۆ نمونە سەلاحەتی ئەوتان نیە کە پارەی کارەبا ڕاستە خۆ بەکاربێنەوە بۆ نمونە و داهاتەی کە مانگانە لە هاوڵاتیان بۆ نمونە بۆ ئەوەی کە پێشتری باشەکە لە سلێمانی لە زۆر بیناسم بۆ نمونە لە گەنجینەکان محاوی لە پێراویستی کارەبا نەماوە بۆ نمونە لە سلێمانی یاخود لە هەولێر یاخود وەکو وەزارەتی سەلاحەتی ئەوتان نیە داهاتەکە بەکاربێنەوە نەخێر ئێمە لە پێش قەیرانەکەەوە تا کۆتایی 2013 حد داهاتەکە گەڕایەوە بۆ خۆمان نەک سەلاحەتمان نەبوو گەڕایەوە بۆ خۆمان و بەکاربێنهێنا بۆ بەتایبەتی بۆ سەکتەری دابشکردن کە جەنابی باسی کرد مۆزوعی محلات یان ڕاکێشانی هێڵی نوێ مەسەل لە ناوچەیەک پێویستیان بەکارەبایە بۆ ئەو ئیشانە بەڵام لە سەرەتای قەیرانەکەەوە ئەو داهاتەش گەڕایە بۆ وەزارەتی دارایی زۆر باشە دواتەگەرم وڵای بەڕست کاک فایق سەبارەت بە لیژنەکەی وەرزەندە پەرلەمانیش بەکراوە بەس ئێوە هیچ کارێکتان کردووە لەسەر مەسەلەی کارەبا؟ بەڵێ ئێمە بە حکمیەوەی پێشتر ئاگادار بووین بەوەی کە کێشەیە کاریگەریەکانی چیە و کێشەیەکە هەم لە ڕووی خزمەتگوزاری و هاوڵاتی پێوەی دەناڵێن هەم کارەبا بووەتە حوتێک بۆ هەڵوشینی بەشێکی زۆر لە بودجە بۆیە ئێمە هەرزوو چوینە سەرخات بۆ ئەو دۆسیە و لە ڕێگەی لیژنەکەمانەوە راپۆرتێکی ورد لەسەر کۆی کێشە و گیر و گرفتە هەنووکەیەکان هەڵبەتە ئێمە لێرەدا باسی چۆڵی دیوێکی کێشەکە دەکەین کە نەبوونی کارەباوانەکەنا لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەوەی کە لەو سێکتەرەدا چی گوزەراوە مخڵ ئەوەندەم چۆنڵی دۆسیە لەلایە نەگەیشتین بەوە ئێمە بەڵام وەکو حاڵەتێکی سەرەتایی دیراسەیەکی وردی دۆسەی کارەبامان کرد هەم لە ڕووی تێچوونەکانیەوە و هەم لە ڕووی بەرهەمێنانەوە هەم لە ڕووی بەکارهێنانەوە راپۆرتێکی تێروتە سەر وردمان ئێمە ئاراستەی حکوومەت کرد کە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کارەبا لە هۆڵی پەرلەمان راپۆرتەکەمان خوێندەوە دواتر ئەم بڕیارەی لێکەوتەوە ئەمە بڕیارێکە کە لە ئەنجومەنی وەزیرانە فەرمانێکە دەرچووە ژمارەکەی 1970 کە لە 12/12/2014 دەرچووە یعنی تەنها ئەوەی کە لەم فەرمانەدا هاتووە ئەم خاڵانە کە بە ئیمزای ئەوەتە ئیمزای سەرۆکی حکومەت نێچێربان بارزانیە کە خۆی ئیمزای کردووە تەنها ڕێزی لە فەرمانەکەی خۆی بگرتایەوە ئەو خاڵانە تەنها یەکێک لەو خاڵانە جێبەجێ بکرایە کە خاڵی سێمە جەخرکردنەوە ڕێک خاڵەکە دەخوێنمەوە ئەمە جەخرکردنەوە لەسەر هەرچی زوو جێبەجێکردنی گۆڕینی سوتەمەنی وێزگەکان بۆ غازی سروشتی و کەمکردنەوەی بەکارهێنانی گازوایل بۆ ڕاستپاردنی بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان کە لە ماوەی 1 ساڵ و لە هەموو کاتێک نابێت لە 2 ساڵ زیاتر بێت دواتە تاوەکو یەکی 2017 سەرچاوی سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا بگۆڕدرێت بۆ غازی سروشتی تەنها ئەمە جێبەجێ بکرایە جیاوازەکە کارەبای تەواو دەتوانرا باڕون بێسە بنون و جیاوازی چێسە وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا لە کوردستان بە غازی سروشتی کارەیان بە گازوایل باڵێ ویستم ئەمە تەواو بکەم بە تەکمیلەوەدا وەڵامی پرسیارەکە دەبەوە تەنها جێبەجێکردنی ئەو خاڵە دەبۆ هۆی گێڕانەوەی نزیک 3 ملیارد دلار تەنها لە 1 ساڵدا کە موچەی نزیک 4 مانگی فەرمانبەرانە موچەی تەواو نەکچارەکە موچە ئەمە لە ڕووی ئابوووریەکەوە لە ڕوویش ترەوە کەمکردنەوەی خەرجی سیانەی محەتەکان ئەوەش بەلایەکی تر لە لایەکی ترەوە تۆ ئەو بڕە بەکارهێنان و گۆڕینی ئەو سوتەمەنیە لە ئەو گرێبەستە وەهمیانە لە ئەو گرێبەستە پڕ بازرگانیانە بۆ خۆی ڕزگارە دەبوو یعنی تۆ پێ گرێبەستەکان گەندەڵی وەهمینی کارەباری ئەگەر قووەتی ئەو بازرگانیە نەبووە لە پشت بازرگانیکردن بە سوتەمەنیەوە ئەمە فەرمانێکە کە ئەوە ئیمزاکەی سەرۆکی حکوومەت خۆیەتی یعنی ناکرێ تۆ فەرمانێک ئەگەر دەزانی جێبەجێ ناکرێ بۆ فەرمان دەرەکەی ئەگەر دەزانی توانای جێبەجێکردن نییە و ئەگە فەرمانەکە دەرکردووە چی قووەتێکە بۆ ئەم فەرمانانەی وەستاند و بۆ لە ئیمزاکەی خۆ ناپرسیەوە بۆ یەکی 2017 1 مانگ ماوە یعنی ئایا ئەوانە توانێت لەو مانگەدا بتوانن کۆی ئیشپێکردنی وێزگەکانی بەرهەمهێنان بگۆڕن بە غازی سروشتی کێشەی کارەبا چارەسەر دەبێگەر بۆ وێزگەکان بگۆڕن بۆ غازی سروشتی لە گازوایلەوە تابان ئێستا کەمی کارەبا بەشێک لەوەی کە مەسەلە تەبریرەکەی ئەوەیە کە پارەی سوتەمەنیمان نییە بیکڕین باشە تۆ کاتێک لەبەرچی پارەی سوتەمەنیانی لەبەرەوەی گرانە بە گران ئیش دەکات گازۆل بە لیتری بە 600-700 دینارە
بەڵای غازە سروشتیەکە ئێمە لە بەکارهێنانی کارەبادا ئەوەی بکەینەوە نزیک وتمان 3 بۆ 4 سنتیتیەچێ بەڵام گازۆیلەکە 28 بۆ 30 سنتیتیەچێ کەواتە لەو شوێنەدا تو ئەو بڕە پارێ زۆرە دەگەڕایەوە توانی زۆر بە ئاسانی باشە دەتوانین ئەوە ئەوەندە کارەبای پێداگیر بکەین حکومت بەڵێ دەتوانن ئەوە بکەن وێزگەکان بگۆڕن بکەنایکەن پێویستەکان چێن پێشتر خستمە ڕوو هەرێمی کوردستان 5 و لەدای 7 تریلیۆن مەتر سێجا غازی سروشتی هەیە ئەمە لێکۆڵینەوەکانی و دراسەکانی خۆیانە هێڵی بۆریە بۆ گواستنەوە 176 کیلۆمەتر هەیە لە خۆرمۆرەوە بۆ هەولێر و سلێمانی و خورمەڵە هێڵێکی 50 کیلۆمەتری هەیە لە کێڵگەی سومێڵەوە بۆ ناو دهۆک چی مایەوە هیچ کێشەیەک نەماوەتەوە تەنها ئەوەی کە لە پشت ئەوەیە چی دەگوزارێ ئەگەر نایمە لەسەر غازی سروشتیەوە تا لەسەر نەخشەی جیهان موقعیتێکی زۆر گرنگمان هەیە بۆ غازی سروشتی کە لە نەوتیش گرنگترە دەی باشەوە غازەکەت هەیە شێڵی گواستنەوەی بۆری ئەلێرە پرسیارەکە ئەوەیە ئالوێ ئەوەیە کە ئەو فەرمانە دەرچووە و مدەکەی 1 مانجی ماوە 2 ساڵە دەرچووە 1 هەنگاوی بۆ نەنراوە بۆچی جێبەجێ نەکراوە وەسەر ڕای و خاڵەکانی تریشی هەمووی تامان لەژێر کاریگەری ئەو راپۆرتی ئێمەدا بووە و هەمووی لە قازانجی خەڵک لە قازانجی دۆسیەکە گەڕانەوەی زیادە خەرجێکی زۆر ڕێگەگرتن لە قۆرەخکاری و بازرگانیکردنی ناشەرعی دابینکردنی کارەبای 24 کاتژمێر بۆ هاوڵاتی ئەمە هەموو خاڵەکان ئەگەر هەمووی جێبەجێ بکرا ئێستا لە کارەبادا هیچ کێشە و گیر و گرفتێک نەمابووە کەواتە ئەو ئیشەی کە ئێمە لە پەرلەمان کردمان تەنها وەکو فشارێک وەریانگرت لە ژێر ئەو فشارەدا ئەو فەرمانەی دەرکرد ئەو خاڵانە و بەو دەلیلش کە 1 خاڵەوانە جێبەجێ نەکراوە کەواتە تەنها وەکو ئیمتیساسی فشارەکە وەریگرتووە سپاس دەکەم کاگومێت سەبارەت بۆی کە ینی سەبارەت بەکارهێنانی سوتەمەنی ینی ئێستا بۆ حکومت کامیە مەسەرەن خەرجی کەمتر ئەگەر نەوتی سپی بۆ ماڵان دابین کە یاخود کارەباکە ینی وەکو خۆگەرمکردنەوە بەکاربێن یاخود بۆچی بۆ درێژمەودا بیر لەو وڵاتانی تر بۆنمەوەی کە بەڕێزوتت گەرمکردنی ئاو مەسەلەن ڕاستە خۆ بچێت بۆ ماڵان وەکو بن لە وڵاتانی تر بوون لە ئێران لە شوونەکانی تر هەیە بەڵێ بە دڵنیاییە وەکو جان بە زانستەکەیگە سێریکەین مقارنە نییە با بڵێن بەراوردەکە زۆر گەورەیە لە بینی سەرچاوەی وزەکە ئەکرێ بەکارەبە هەتا ئاگاتە دەستی هاوڵاتی ئەگە تۆ وەکو بڕی وزە سێریکەی ئەو بیتیوەی کە لە مەسەلەن بۆ نمونە لە لترێک گازوایی لا هەیە بیکەی بە کارەبا و بە هەموو شەبەکە تا ئاگاتی دەستی هاوڵاتی وە خودی ئەو سوتەمەنیەش بێ بە هاوڵاتی مقارنەی نییە ئەساسەن خۆی گرفتە گەورەکە ئەوەیە من وتومە چەند جای تیژوتومە چوومە ئەگەر تۆ ئیمکانەتت هەبێ هاونیشتیمانی کارەبا بە دەستکراوی بەکاربێنێ بەکاریبێنێ بۆ تەواوی پێداویستەکانی بەخۆ گەرمکردنەوەشەوە ئەگەر تۆ وڵاتێکی متەمەکینیش بی و بتوانی دابینیش بکەیت و تۆڕەکەش تەحمولیشی بکە لە ڕۆ اقتصادەکەیەوە زەرەرە ینی خۆ تۆ بێت دیفاع لە ئەو لایەنەی بکەیت باش ئێستا بۆ هاوڵاتی ئێستا کە لە قەیرەیندارە ینی کامە لە ڕوودارایی و کەمتری تێزی کارەبایەکەەوە یاخود کڕینی نەوتەکە کە ئێستا مەسەرن بەرمیلی چووە بۆ 150,000 دینار بەڵێ لە ڕووی داراییەوە ئەبێ کارەبا لەگەڵ خۆگەرمکردنەوە جا بکرێتەوە وزەی کارەبا بەکاربێ بۆ تەواوی پێداویستی کارەبایەکان لە سادەترین ئامێرەوە بۆ پێشکەوتوترین ئامێری سەردە بەڵام بەکارنیە بۆ خۆگەرمکردنەوە چونکە مەگە تۆ بەکاری بێنی بۆ ئەوە وەکوت ئیمکانەتی هەبێت دابینیشیکەی خۆ زەرتە لە دوجارە بە تایبەتی ئێستا ئێمە لە قەیران هەین ینی دەبێت ینی سیاسەتی بەڕێوەبردننی وزە مراجعە بکرێتەوە بەوەی کە کارەبا جابگێتەوە لە مۆزوعی بەکارهێنانی بۆ خۆگەرمکردنەوە بەکار بێ بۆ پێداویستەکان بەڵ ئەی پێشنازت نەکردوێ وەکو مەسەر پرۆژێکی دوورمەودا بۆ نموت گەرمکردنی ئاو لە وڵاتانی تر ڕێگەی مەسەرم بۆریەوە دەگات بە هەموو هاوڵاتیان ینی تا ئێستا و پێشناسە نەکرد بۆ یەکەم کارەباش کەم بێت یەکێکە لە پێشنیارەکان ئێمە ناڵێم ئێستا حکوومەت خەریکی ئەوەیە بەڕاستی ینی چۆن نەڵێ هەم مراجعەی سیاسەتی وزە بکاتەوە و شتێکی شەیە کە تۆ لە واقعی ئەزمەیە لە قەیران ینی بیرێکیتەوە لەوەی کە مەسەن مەخرەجە بدۆزیتەوە ئەو کاتە ئەگەڕێتەوە مەسەن بۆ ئەو ئەلتەرنەتیڤانەی کە هەیە لە دەور و پشتە ئەگەر وەکو
ئەو وڵاتانەی کە زۆر سەختیشن لە سەرمایەکە ئێمە ڕەنگە وەکو ئەوانیش نەبین سەرچاوەیەکی وا بدۆزێتەوە کە ئاوی گەرم لەگەڵ ئاوە ساردەکەیە بنێرێ بۆ ماڵان بە دڵنیاییەوە لە ڕووی ئابووری شۆقازان جەکەین و لە ڕووی سیستمی کارەباوە سیستمی کارەبا ئیساحەتەکە و ئەو پارەی کە ساڵانن تیا خەرجەکرێت لە چاکسازی و لە مەساریفی لابەلا لەسەری هەڵەگیرێ و کارەبایشی جێگیری شەوێت. کافای کاتمان کەماوە پێ دوای کێشەی کارەبا چۆن چارەسەر دەکرێت؟ من پێم باشە بەراوردێکە جیاوازی تێچوونی سوتەمەنی لەگەڵ بەکارهێنانی وزەی کارەبا بۆ گەرمی هاوکارێکی کابراکەم لەوەیە هەر بەژمارە بۆ خۆی گەر وێزگە غازیەکانیان وێزگە کارۆ گەرمیەکانەوەی کە بە سوتەمەنی کار دەکەن کەفاءەکەیان 100 کەفاءە بەو معنایەی ئەو وزەی کە تۆ پێدەی 100 دەداتەوە 160 ئەفەوتێ باشە تۆ سوتەمەنی پێدەی کەواتە لێرە جیاوازەکە دەرەکەویانی بۆی ڕوونتر ئەگە سوتەمەنیەکە بەکاربێنی بڕێکت هەیە بڕێک لە سوتەمەنیت هەیە بەشی ئەگەر بە کارەباپی بدەی بۆ هەمان مەبەست کە بەکاری دێنە بەشی چل ماڵەکە بەڵام ئەگەر بە سوتەمەنی پێشەوەی بیکەی بەکارەبا بە سوتەمەنی بیدەی بە خەڵک بەشی 100 ماڵەکە سەیری ئەو جیاوازە زۆرە بکە ئەنی ئەوەندەونی و زیاتر نزیک ئەوەندەونی و لە تێچوونەکەیشمان بۆ گەڕێتەوە ئەگەر تۆ سوتەمەنی مباشر بەکاربێنی بۆ گەرم بەڵێ ئێستا بۆ هاوڵاتی بۆ هاوڵاتی کە پارە نییە ئێستا کەمیان لە ڕووی دارایی و تێچووی کەمترە کارەبایەکە بەکاربێنی بۆ خۆگەرمی بەرمیلێک نەوت مەسەڵەن بە 150,000 بکرێت ئەو بۆ هاوڵاتی کە موچەی نییە کە لە ساڵم لە 2 ساڵدا نزیک 2 موچە 3 موچەی تەواوی وەرگرت و هەردوو بارەکە بۆ ئەو بارگرانیە بەڕاستی ناتوانێت ئەوەی کە باسی تێچوونەکەمی باسی ئەو تێچوونە دەکەین کە عقلێکی مەسەلەن زۆر باش بەڕانی بەڕێز چۆن کێشەی کارەبا چارەسەری زۆر بە کوردی کاتمان کەمەوە چارەسەربوونی کێشەی کارەبا تەنها بە هەڵگرتنی دەستی قۆرەخکاری لە سیستمەکەدا هەیە قۆرەخکاری هەیە لە بواری کارەبا چییە؟ گۆڕانکاری ڕیشەی لە سیستمی حکومڕانیدا نەکرێت مستحیلە کێشەی کارەبا و سەرجەم سێکتەرەکانی تر چارەسەر بکرێت ئەم سیستمێکی حیزبیە سیستمێکی قۆرەخکاریە دوجار ئەوەی کە لەم وڵاتەدا بەڕێوەدەچی ئەوەندەی تەرکیزیان لەسەر پڕکردنی خاسە و جیرفان و ژێرزەمینەکانیانە ئەوەندە چاویان لە دابینکردی خزمەتگوزاریەکە نییە بۆ هاوڵاتیان ئەمە لە سەرجەم سێکتەرەکە ئەگەر گرێبەستەکانی بواری کارەبا شەفاف بن ینی ڕوون بن ینی پێ دوای کێشەی کارەبامان نابێمە ئێمە ئەگەر بە شێوەیەکی ئانی قسە لەسەر چارەسەرکردنی کێشەی کارەبا بکەین تەنها جێبەجێکردنی و فەرمانەی سەرۆکی حکوومەت کە فەرمانی خۆی ئیمزای خۆیتی تەنها ئەوە جێبەجێ بکە جارێ بۆ ماوەیەکی زۆر کێشەی کارەبامان کاگومێت لە کەمتری حاڵەدا ئێوە لە باشی حاڵ دەستن چەند کار بێژمی دەکە کاتژمێر بدەن بە هاوڵاتیان ئێمە بەڕاستیەکە بە حەزی خۆمان بێ بەوەی کە ئەوکۆڵێ خۆمان بەڕاستی بە خزمەتچی خەڵکی خۆمان لەزانین ئێمە بەردەوامی لەسەر خەتین وەکو کۆنتترۆل و وەکو ستافێک کە خۆم بە تایبەتی و زۆر ماندوون من لێرەوە دەستی مادووبوونیان کوشم چکم بەڕاستی هەتا کاتەکانی بوونی کارەباکەم بنەوە تا پستان لەسەر تۆڕی کارەباکە زیاد بێ ئەرک و مادووبوون لەسەر ستافی کۆنتترۆل دایان قات زیاد دەکات بۆیە یعنی ئێمە وەکو خۆمان بە توانای ستافەکەمان و دڵنیاشم لەنا وەزارەتی کارەبا بە جوود و هیمەتی دڵسۆزان هەمویان لەسەر خەتن بەڵام ئەوەی کە زۆر توانای بەرهەمەکە ئێستا بمێنێتەوە بەڕاستی کاتەکانی بوونی کارەبا لە زستانی سەختترا لە دابەزینی پلەکانی گەرمایە کەمتر بێتەوە چەند کاتژمێر زۆر بەک وڵی بزەبت ناتوانانی بزانین چکم کاتژمێر دەبێت ئێستا ئەم دقەیە هێشتا ینی نەچێتە خواردا سپاس ساڵی پار بەراوردی بکەی زۆر خراپ بەڵێ زۆر سپاس بۆرێک لە بەرەزان و مێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتترۆلی کارەبای هەرێمی کوردستان و فایق مستەفا ئەندامی لیژنەی وزە و سەرچاوە سوشتەکان لە پەرلەمان سپاس بە ئامادەبوونتان سپاسی بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ
پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. نهێنیم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ